سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارمان توینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی کرماشان و شیراز. دەست بە سەرکردنی حەسەن ئەمینی ئەندامی بنەماڵەی دادخوازانی سنە. ئاشکراکردنی شێوەی ئەشکەنجەی بەندکراوان لە زاری پەخشان عەزیزی. ئاگرگرتنی دارستان و مێرگی چیاکانی دەوروبەری کامیاران. پەرەسەندنی هەژاری لە نێو کوردانی خۆراسانی شۆماڵی. شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی خانەنشینکراوی معدەن لە دامغان و کرمان و ئامانگرتن لە خواردنی دوو بەندکراوی سیاسی لە زیندانی ڕەش. درێژەی هەواڵەکان. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی کرماشان و شیراز. بەیانی ڕۆژی یەکشەممە 31 پوشپەڕ سزای سێدارەی بەندکراوێک لە زیندانی کرماشان بە ناوی دانیال کازمی نژاد و 4 بەندکراو لە زیندانی عەدڵاوای شیراز جێبەجێکرا. دانیال کازمی نژاد تەمەن 30 ساڵ و خەڵکی شاباد مانگی پوشپەڕ 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری خۆی دەست بەسەر و پاژماوەیەک بۆ زیندانی دەزڵاوای کرماشان گوازرایەوە. ئەو شارۆمەندە بە تۆمەتی کوشتنی سەجاد ئەمیری ئەندامی سپای پاسداران بە ئیعدام مەحکوم و سزاکەی ڕۆژی یەکشەممە بەبێ دوایین دیدار لەگەڵ بنەماڵەکەی جێبەجێکراوە. لەلایەکی دیکەوە دوو پیا و ژنێک بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و دەستدرێژی سێکسی لە زیندانی عەدڵاوای شیراز لە سێدارە دراون کە ناسناویان بریتیە لە مەنسوور تەواکولی، حامید شکستە و ژنێک بە ناوی مەحموودی نییە. دەست بە سەرکردنی حەسەن ئەمینی ئەندامی بنەماڵەی دادخوازانی سنە. ڕۆژی یەکشەممە 31 پوشپەڕ حەسەن ئەمینی لە ئەندامانی بنەماڵە دادخوازەکانی شاری سنە دوای بانکران بۆ لقی ئیجرای ئەحکامی ئەو شارە دەست بەسەر و بۆ زیندان گوازراوەتەوە. حەسەن ئەمینی مانگی جۆزەردانی ساڵی ڕابردوو لەلایەن لقی سەویەکی دادگای ئینقلابی بۆکان بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی سزای 6 مانگ و نیو بەندکران و لێدانی 40 زەربە قامچی بەسەردا سەپێنرا بوو. ناوبراو ئێوارەی ڕۆژی هەینی 19 پوشپەڕ 1402 لەگەڵ چەند ئەندامی دیکەی بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە شارەکانی سنە، دیواندەرە و دێولان لە کاتی گەڕانەوە لە ڕێوڕەسمیاتکردنەوەی گیانبەختکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ساقز و بۆکان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی بۆکان گوازرانەوە. شانی باسەکە محەممەد ئەمینی برای حەسەن ئەمینی و دانیشتووی گەڕەکی تاقتەقانی سنە ڕۆژی 16 ڕەزبەر 1401 هەتاوی بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان یانی لەدەستە. ئاشکراکردنی شێوەی ئەشکەنجەی بەندکراوان لە زاری پەخشان عەزیزی. پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لە نامەیەکدا لە ژێرناوی شارنەوەی ڕاستیەکان و ئاڵتەرناتیڤی سەرڕای ئاماژەدان بە ڕەنجی ژنبوون و کوردبوون لە سیستمی کۆماری ئیسلامیدا باسی لە ئەشکەنجەکانی خۆی لە زیندانی ئێڤین کردووە. پەخشان عەزیزی لە نامەیەکدا ئاماژەی بە دەست بە سەرکردنی تونند و تیژانەی لەلایەن 20 کەس لە هێزە ئەمنیەتیەکان و ڕاکێشانی بەسەر ئەرزدا لە پێشچاوی بنەماڵەکەی کردووە و ڕاگەیاندووە کە بۆ ماوەی چەند مانگ لە بەندی تاکە کەسیدا ئەشکەنجە وازەر درراوە. بەوتەی ئەو بەندکراوە سیاسیە هێزە ئەمنیەتیەکانی حکوومەت ناوبراویان بە کورسیەکدا بەستۆتەوە و بێ ڕای لێدان چەند جار بە شێوەی دەستکرد لە سێدارەیانداوە. پەخشان عەزیزی ئەشکەنجە هێزەکانی ڕژیمی هاوشێوەی کاتی دەست بەسەرکرانی لە ساڵی 1970 هەتاوی بە تۆمەتی ژنبوون و کوردبوون زانیوە. ئاگرگرتنی دارستان و مێرگی چیاکانی دەوروبەری کامیاران. شەوی یەکشەممە 31 پوشپەڕ بەشێکی زۆر لە مێرگ و دارستانی چیاکانی عەسراوە، شایەنی، ئافڕیان، ماسان و کۆڵەسارەی سەربەشاری کامیاران لە ئاگردا سووتە. بە پێی زانیاریەکان خەڵکی خۆبەخش و ژینگە پارێزانی کامیاران بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە خۆیان گەیاندۆتە ناوچەکە و بە کەمترین ئیمکانات هەوڵی دامرکاندنەوەی ئاگرەکەیان داوە. بەوتەی هاوڵاتیان تا درەنگانی شەو ئاگری زنجیرە چیاکانی دەوروبەری کامیاران کۆنتڕۆڵ نەکراوە و داوای یارمەتیان لە ناوەندەکانی پەیوەندیدار کردووە بەڵام کەس بایەخی پێیان نەداوە.
پەرەسەندنی هەژاری لە نێو کوردانی خوراسانی شوماڵی. بە وتەی چالاکانی مەدەنی خوراسانی شوماڵی، هەژاری و دەستکورتی لە نێو دانیشتوانی ئەو پارێزگایە بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە و پەراوێزنشینی ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەسێنێت. بە پێی ئامارە دەوڵەتیەکان، لە جەمعیەتی 1 ملیۆن کەسی پارێزگای خوراسانی شوماڵی نزیک بە 130,000 کەس لە ناوچە پەراوێزنشینەکانی بۆجنورد، شیروان، ئیسفەرایان، ئاشخانە، گەرمە، جاجەرم و فاڕۆز ژیان بەسەرەبەن. لە کۆی گشتی جەمعیەتی ئەو پارێزگایە 26% لە خانووی نائەمن و کۆندا ژیان دەکەن و ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی هیچ پلانێکی بۆ نۆژنکردنەوەی خانوە کۆنەکان نییە. شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان. ڕۆژی یەکشەمە 31 پوشپەر کوردانی دانیشتووی ئیستانبوڵی تورکیا، سیدنی لە ئوسترالیا و شتۆتگاردی ئاڵمان دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی فاشیستی تورک لە باشوور و ڕۆژاوای کوردستان خۆپێشاندانیان کرد. بەشداربوانی ئەو چالاکیانە وێڕای ئیدانەکردنی لەشکەرکێشیەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان خوازیاری یەکڕێزی و یەکگرتووی کوردانی هەر پارچەی کوردستان لە بەرامبەر داگیرکەران بوون. خۆپێشاندەران بە وتنەوەی دروشمەکانی بژی بەرخۆدان، ژن، ژیان، ئازادی، مەرگ بۆ ئەردۆغان و نەفرەت لە داگیرکەر خوازیاری کاردانەوەی جددی کۆمەڵگای جیهانی لە ئاست جەناتەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا بوون. کۆبوونەوەی کرێکارانی خانە نشینکراوەی معدەن لە دامغان و کرمان. ڕۆژی یەکشەمە 31 پوشپەر کرێکارانی خانە نشینکراوی معدەن لە شارەکانی دامغان و کرمان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی لە بەردەم سندوقەکانی خانە نشینی کۆبوونەتەوە. کرێکارانی خانە نشینکرا و خوازیاری زیادکردنی ئاستی ئەغدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی کرێکارانی شاغڵ لە بەشی معدەن، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بۆ کرێکارانی ئەو بەشە و گەڕانەوەی سەربەخۆیی بۆ سندوقی خانە نشینی کرێکارانی معدەن بوون. پشتیوانی کرێکارانی عەسەلویە لە شەریفە محەممەدی. کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە پرۆژەکانی نەوت و گازی عەسەلویە ڕۆژی یەکشەمە 31 پوشپەر لە پەیامێکی ڤیدیۆییدا پشتیوانی خۆیان لە شەریفە محەممەدی چالاکی کرێکاری مەحکوم بە ئیعدام ڕاگەیاند. کرێکارانی عەسەلویە لە گرتە ڤیدیۆیەکدا ڕایانگەیاند کە شەریفە محەممەدی و چالاکانی دیکەی کرێکاریێران بۆ مافەکانی دامەزراندنی ڕێکخراوەی سەربەخۆ، مانگرتن، کۆبوونەوە و ئازادی ڕادەربڕین تێدەکۆشن. سەپاندنی سزای نامبنەوەانەی ئیعدام بەسەر ئینسانێکی شەریف و بێتاوان نیشانەی ترسی ڕژیم لە پێدانی مافی هەژارترین چینی کۆمەلگا و بە ڕێکخراوبوونیانە. کرێکارانی شاغڵ لە سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی و چالاکە کرێکاریە و ئازادی بێشەرت و مەرجی هەموو بەندکراوانی سیاسی و مەدەنی. دەست بەسەرکردنی 5 شارۆمەندی بەلوچ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی وڵاتی پاکستان. ڕۆژی شەمە بە داوای لێبوردنەوە 30 پوشپەر هێزە ئەمنیەتیەکانی پاکستان 5 شارۆمەندی بەلوچی خەڵکی ئێرانیان لە بەندەری گوادر دەست بەسەر کرد. ناسناوی و 5 کەسە بریتە لە عارف جەدگاڵ تەمەن 30 ساڵ و خەڵکی دەشتیاری، نەوید جەدگاڵ تەمەن 36 ساڵ و خەڵکی چابەهار، معین نەقشبەندی خەڵکی ڕاسەک، ئەمیر شەهبەخش خەڵکی زاهیدان و دانیشتووی چابەهار و عەبدوڕەحمان گۆمشازەهی خەڵکی سەراوان. بە پێی راپۆرتی حاڵوەش ئەو 5 شارۆمەندە بۆ چاوپێکەوتن لەگەڵ خزمێکیان چوونەتە بەندەری گوادری پاکستان و ئۆتۆمبیلەکەیان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی وڵاتەوە زەوت کراوە و هەر 5 کەسەکەیان دەست بەسەر کراون. مانگرتن لە خواردنی 2 بەندکراوی سیاسی لە زیندانی لاکانی ڕەشت. 2 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی لاکانی ڕەشت بە ناوەکانی حافز فەڕۆحی و مەنوچێر فەلاح لە ناڕەزایەتی باڵسوکەوتی دژە مرۆڤانەی بەرپرسانی زیندان مانیان لە خواردن گرتووە. ئەو 2 بەندکراوە لە نامەیەکدا ڕایانگەیاندووە کە یەکێکیان 19 مانگ بەوەی دیکەیان 4 مانگەکە بێت لە تەکلیف لە بەندیخانەی ڕەشت زیندانی کراون. هێشتا هاوکاری بەندکرانیان ڕوون نەکراوە و دادستانی ڕەشت لەگەڵ دانانی وەسیقە و ئازادکردنیان دژایەتی دەکات. حافز فەڕۆحی و مەنوچێر فەلاح لە نامەکەیاندا ئاماژەیان بە نادادپەروەری لە سیستمی قەزایی کۆماری ئیسلامیدا کردووە و ڕایانگەیاندووە کە دژ بە ئەو زوڵم و ستەمەی لە حەقیاندا کراوە ڕێگە چارەیەکیان نەماوە جگە لە مانگرتن و ڕۆژی دووشەمەیەکی گەلاوێژەوە مانیان لە خواردن گرتووە.
برینداربوونی سێ سوختبەر لەلایەن هێزەکانی ڕژیم لە سەراوان. ڕۆژی شەمە 30 پوشپەڕ سێ سوختبەری مێرمنداڵی بەلوچ بە تەقەی ڕاستەوخۆ و لێدانی هێزەکانی ڕژیم لە ناوچەی کەڵەگانی سەربەر شاری سەراوان بریندار بوون. بە پێی راپۆرتی چالەکانی بەلوچ هێزەکانی یەگانی مێرسات ئۆتۆمبیلی و سوختبەرانەیان بەبێ ئاگادارکردنەوە داوەتە بەردەستڕێژی گولە و بەهۆیە دوو کەس بەناوەکانی ئێمران بەلوچزەهی تەمەن 14 ساڵ و ڕەحمان بەلوچزەهی تەمەن 16 ساڵ فیشێکیان بەرکەوتووە و سوختبەرێکی دیکە بە ناوی باست بەلوچزەهی تەمەن 15 ساڵ بە لێدان بریندارکراوە. وا کۆتا هەواڵمان سەبارەتە بە کشانەوەی جۆ بایدن لە کێبڕکەی هەڵبژاردنی سەرۆکۆماری ئەمریکا. جۆ بایدن ڕۆژی یەکشەمە 31 پوشپەڕ بە فەرمی دەسەڵگرتنی خۆی لە کێبڕکەی هەڵبژاردنی سەرۆکۆماری ئەمریکا و جێنشینکردنی کامیلا هەریس ڕاگەیاند. لە ڕۆژانی ڕابردوودا حیزبی دموکراتی ئەمریکا گوشارێکی زۆریان خستبووە سەر جۆ بایدن بۆ ئەوەی واز لە هەڵبژاردنی سەرۆکۆماری بێنێت. تەنانەت هەواڵی توشبوونی بایدن بە نەخۆشی کۆڕۆنایان بڵاو کردەوە. ڕۆژی ڕابردوو جۆ بایدن لە ماڵپەڕی ئەکسدا بە فەرمی دەست لە کارکێشانەوەی خۆی لە کێبڕکەی هەڵبژاردنی سەرۆکۆماریە وڵاتە و پشتیوانی خۆی لە کامیلا هەریس ڕاگەیاند. کامیلا هەریسی تەمەن 59 ساڵ جێگری جۆ بایدن بووە و حیزبی دموکرات و بەشێکی زۆر لە چالاکانی سیاسی پێشوازیان لەو بڕیارەی بایدن کردووە و ڕایانگەیاندووە کە بۆ تێکشکاندنی ترامپ بەبێ یەکگرتوو بن. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. هەرشاد و کامەرامە.